باسی سەرکێشی زانایەکتان بۆ دەکەم بە ناوی پۆل ڕۆزۆڵی کە ویستوێتی بڕواتە ناو گەدەی گەورەترین ماری ئەنەکۆندا. با پێکەوە بینەری ئەم ڤیدیۆ. زانایەک جلێکی پارێزەری لەبەردایە و ڕێگە بە ئەناکۆندا دەدات قوتی بدات. زانایەکی سروشتی بە ناوی پۆل ڕۆسۆڵی بڕیاریدا سەرگەرمیەکی ترسناک و مەترسیدار ئەنجام بدات کە مارێکی ئەناکۆندا قوتی بدا بۆ ئەوەی ڕیخۆڵەکانی بدۆزێتەوە بە جلێکی تایبەت کە بۆ پاراستنی لامردن و دوورکەوتنەوە لە خنکاندن دروستکرا بوو. تەواوی ڕووداوەکە لەلایەن کەناڵی دیسکۆڤەری وێنەگیراوە. ئەو گەڕانە ڕوونی کردەوە کە 6 ڕۆژ لە دارستانەکەدا کەمپی کردووە، هەروە بە پێ هەموو شەوێک پشکنینی تاڵاوەکانی کردووە. لە کۆتاییدا مارێکی مێینیان دۆزیوەتەوە کە درێژیەکەی نزیکەی 6 مەتر و 20 پێ بووە. کاتێک سەرکەوتوتە سەر مارەکە هەوڵی نەدایەک سەروی خوات. پاشان خۆی گەڕایە و بەرگری لە خۆی کرد و ڕوونی کردەوە کە ئەناکۆنداکە سەرەتا سەری قوتداوە و زیاتر لە کاتژمێرێکی لەناو مارەزە بەلەحەکەدا بەسەر بردووە. ئاماژەی بەوەش کرد کە بەردەوام لە پەیوەندیدا بوو لەگەڵ خۆی و تیمەکەی و باسی وردەکارەکانی کردووە کە چۆن لە مارەکە ڕزگاری بووە، بەڵام پێداگیری لەسەرەوە کردووە کە تیمەکەی ئارەزوویەوە دەکەن زیانی پێنەگەێنن. ئاشکراکردنی شکستی سەرگەرمی چونە ناو سکی ماری ئەناکۆندا کە لەلایەن تەلەڤیزیۆنی ئەمریکیەوە بەرهەمێنراوە. ئەو سەرگەرمیەی واردن بە زیندوی کە لە کەناڵی تەلەڤیزیۆنی دیسکۆڤەری ئەمریکی هەوڵیدا لە بەرنامەیەکی بێوێنەدا سەبارەت بە ژیانی سروشتی لە جەنگەڵەکانی ئەمازۆنی پیرا ئەمریکای باشوور بەرهەمی بێنێت. دوای چەند هەفتەیەک لە ئامادەکاری و پێشبینیکردنی ملیۆنێک بینەر بوو ئەم بەرنامەیە، سەرگەرمی پۆل ڕۆسۆڵی بڕیاریدا کۆتایی بە سەرگەرمیەکەی بێنێت و پەیوەندی بە تیمەکەیەوە کرد بۆی بەخێرایی لە ئەناکۆنداکە دەریبێنن. دوایەوەی لە کۆتاسادا هەستی بە ترس و دڵەڕاوکێ کرد.